سڵاوتان لێبێ نزیکەی 4 ساڵە چەندین قەیران بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە لە ئێستاە بێکارێکی زۆر نەبوونی موچەیەکی باش بۆ فەرمانبەران کێشەی کارەبا کێشەی ئاو لەلایەک بوەستێ کێشەی لایەنە سیاسەکانیش لەلایەکی تر تەواو کێشەکانی قوڵتر کردووەتەوە لەم نێوەندەشتا هاوڵاتیان زەرمەندی یەکەم بوون ئێمە ئەمڕۆ لە هاوڵاتیان نەپرسین کێ بەرپرسی یەکەمە لەم هەموو کێشەیە کێ ئەبێ ئەم کێشانە چارەسەر بکە ئەم دۆخە چەقبەستۆیی هەرێمی کوردستان بە کێ چارەسەرەکرێ لەگەڵمان بن ئێمە هاوڵاتیانە دوێنین ئێوەش بینەر بن با بە هەموو حیزبەکان چاکەکرێت شار خرە سەریان هەموو شتێک موچە چاکەن کارەبا چاکەن هەموو شتێک بە هەڵبژارنێکی پاک چارەسەری ئەوش ناکرێت ئەمە خۆشیان ویسیانە چاکیگانەگی ناچاکردن و خراپکردنی ئەم مۆزڵە هەر لە دەست خۆیانە ئەگەر مەسلحەتی میلەتیان بێت ئەتوانن دانیشتن و پێک بێنێتەوە ئەوەی دیموکراسیت بێت لە وڵاتی ئێمەیان نییە کۆمەوە قەیرانەیە بە کێ چارەسەر وڵات جە بە حکوومەتی هەرێم ئەبێ هاوکاریمان بکە ئێمە شاوکاریەوە بکەی میلەتەکەش ئەویش هاوکاری ئێمە بکە ئەگەوان چاشینەکەن بە ئێمە چا نابێ پێت وایە کێ بەرپرسی یەکەمە لە ناو لایەنەکان کە ئەبێ دەست پێشخەری ئەو بکرێت تاوەکو وەزەکە باش ئەوە عیز بەسەرشەکانن وەکو پارتی وێشێتی و گۆڕان و هەموو عیزبەکانی کە بۆ 4 ساڵە نەیانتوانیوم کێشانی کە هەیە چارەسەری بکەن وڵای ئەوە هۆیەکەی بۆ خۆیان نەزانن ئێمە ناتوانیت ئەوەی بکەین تەنانەت 4 ساڵای مەباتەکەی دەین ئەوان شەی خۆن بۆ لایەنەکان هەمیشە شانازی خۆیان بەوە دەکەن کە خزمەتی هاوڵاتیەکەن بەڵام وەکو ئەبینین لەم 4 ساڵەیە ئەوەی کە زەرمەندی یەکەمە هاوڵاتیە تۆی با بڵین فەقیر و هەژارەکەیە بۆ هەوڵ نادەن بتوان ئەم کێشانە چارەسەر بکەن تا خەڵکیش لە هەڵبژاردنە با بڵین لە کاتە پێویستەکانە بچێتەوە پاڵ حیزبەکانی خۆیان وڵای ئەوە حکومت بۆ خۆی دەبێت هاوکاری ئەمە بکە یەکەمینیان ئەمە کێشەی کارەبامان زۆرە کێشەی ئاومان زۆرە کێشەکانی کەش وەکو قەیرانی تەماشا دەکەی خەڵک زۆربەی زۆری کرێت یەکەکەی بێکاری وەڵا بێکاری نییە ئێستا ڕۆژانەت بڕۆ لە بانی بۆ ئێوارە 15 لەخوا پەیدای دەکەی نایکەویش بە 2 ڕۆژ جارێک بە 3 ڕۆژ جارێک ئەوە نە زۆرە تا بە حکوومەتی هەرێم هەر ناکرێت بە حکوومەتی عێراقی ئەگە بیکە ئەیکا هەوڵەیە کورد ببێ بەشت یەکەم دووەمیش ئێمە ئێسەوەکەوەی کە بڵێ گەنجین بێکاری ئەمە تەنها 2 حیزبی سەرەکی وای لەم وڵاتە کردووە کە بێکاری بخاتە ئەم وڵاتەوە بوو ئەگەر تەقان من ئیش و کارم هەبێ چەکداری ناکەم وایە ئەگەر ئیشیشم نەبێ مەجبورم دویان کەم چەکداریان بۆ بکەم بە غەسب تێگەی پێت وایە ئەم قەیرانانە خۆیان بە شێوەیەک دروستیان کردووە تا تۆ پێویستە بەەوە بێ چەکداری بۆ بکەیت طبعاً ئەوە شتێکی سەرەکیە کە ئەو بێکاری خسۆتە ئەم وڵاتە قەیرانی خسۆتە ئەم وڵاتە من بە واسیتە دامەزێم چەکداری بکەم تا دوای ئەوان بکەوم نەچم بەلای کار و کەسابەتی تەوە خۆ جاران ئەگەر ئیش هەبوو کەسابەت هەبوو کو خەڵک پێشمەرگاتی و چەکداریە کرد دامەزران خەڵک هەر دێش بەلای دامەزران ئەم وەزعە بەڕای تۆ بە کێ چاکەکرێت بەچێ چاکەکرێ وڵا بە هەموو حیزبەکان چاکەکرێ بە هەموو حیزبەکان کە هەمویان نییە سوێن بۆ یەکتی بخۆن کە خیانەت بە میلەت نەکەن وایان نا ئەم هەموو دەستکەنە ناو دەستی یەکەوە دەست لە دەست و قوت لەخوا تێگەشی سیقیان بێک نییە داهۆڵەوە لەبەرەوەی تەماعەکە وای لێکردنی چی سیقی بێژ نییە ئێمە لەبەر بەرژەوەندی میلەت دروست بووین لە بەرژەوەندی میلەت بەرژەوەندی میلەت داخل لە چیەوە بەرژەوەندی میلەت لە چیەوە پێم بڵێ وایەن خۆیان واڵێن ئێمە بەڵێن بۆ خزمەتی میلەت دروست هەمویان نییە بوو ئەوە گەڕێن تێگەشی کەوا هەمووی لە پێناوی تەماعە ئەماکەن ئەژنا بۆچی کورد هەر کوردە وایەنە من بۆ ڕقم لەم حیزب بێ و لەو حیزب بێ و لەو حیزب بێ وابزان عایلەیەکن هەمووی برا لە ناو یەکە بڕێک و پێک ئەوسا هیچ کەسێ زەفەرمان پێ نابات با بە هەموو حیزبەکان چاکەکرێت شار خرە سەریان هەموو شتێک
موچە چاکەن کارەبا چاکەن هەموو شێک بە هەڵبژارنێکی پاک چارەسەرێش ناکرێت. ئەمە خۆشیان ویسیان نیە چاکیگانەگینا چاکردن و خراپکردنی ئەم مۆزڵە هەر لە دەست خۆیانە. ئەگە مەسلحەتی میلەتیان بێت ئەتوان دانیشن و پێک بێنێتەوە. ئەوەی دیموکراسیت بێت لە وڵاتی ئێمەیان نییە. خوانە بێ بە هیچ هێزێ چا ناکرێت تازە واسە خەڵکی هیلاکیش ئینتیخابات بە مەرحەلەی مەدەنیمان هەمی تاقی کردەوە ڕێگە مەدەنیەکان هەمی تەواو ئینتیخاباتمان کرد ڕێگەی کەمان کرد هیچی سوادەی هەبوو ئەوە تا ئینتیخابات ئەوە وەسیەم ئینتیخاباتە نەتایجی ئینتیخابات شتان بین چارەسەر خوای گەورە بەڵام خی گەورە نەیکردو بە عادەت معجززە بۆ تۆ بخڵقێنی حەز بە مەعارزانە ئیتر بەس دانی ئەشەد و مابیلا بکەن و بەس بە ئەعلامی تەلەڤیزیۆنی رەخنە لە حکوومەت بگرن سەرکردەکان بێن پێشەوە و خەڵکە بکەنەوە خەڵک یا تۆ ئینسان بە ڕۆژە لە دایکەوێ بە ڕۆژی ئەمرێت نێوش کرا چەند گەنجێک شەهید بوون ئەڵێنەوە ئەوان بێتۆ فشارێکی فشار خرە سەریان هەموو شتێک موچە چاکەن کارەبا چاکەن هەموو شێک دەوڵەتانی زرهێجیان لە پشت ئەوان معارەزەیکی لە پشت نیە وەکو ئەڵێ گیان ئەو دەوڵەتانیان لە پشت جابا لە پشتێک شعب کە زەرەقەتی شعب نایە چارەسەری زۆر ناڕەحەتە بەڕاستی بە هەڵبژارنێکی پاک چارەسەرێش ناکرێت. بۆ لایەنەکان نیانەوەی هەڵبژاردنێکی پاک بەڕێوە بچێت نەبەرەوە دەسەڵات دەسێن بەناوان حزبی دیموکرات خوازن و هەڵبژاردنەوە یعنی بەس بە ناو وایوانی وانە باشە ئەم مۆزای ئێستا ئەبینی پەرلەمان ڕۆڵی خۆی نبینی کێشەی کارەبا و ئاو موچە و بێکاری هەموو ئەمانە بەردەوامن ئەین تۆ پێ دوایە هیچ چارەسەرێک نییە بۆ ئەمە چارەسەر بەس لای دوو دەسەڵاتەیە بیانە ئەیکەن یانێ نایکەن بەو دوو دەسەڵاتە ئەم هەموو خەڵکەی هەرێمی کوردستان لە ژێر دەستی ئەوان بۆ نایانوێ ئەم خەڵکە کە دەنگدەری ئەوان با بڵێن زۆرینە چەکداری ئەوانن بۆ نایانەوێ ژیانێکی باش بۆ ئەمانە تەرخان بکەن یان هەوڵ نادەن خزمەت گوزاری بۆ هاوڵاتیانە دابینکەن کە بڕێکی زۆری خۆیان ئەمان بەس ئەوەی لێ ئەزان یعنی تریکی تریان پێ نییە بەس ئەو نەزانن کە تا ئیسیە ناویانە ینی پێویستی بە گۆڕانەیە ئەی حیزبەکانی کە جگە لە دەسەڵات بەڕای تۆ چی بکەن تا بتوانن جۆرە لە جۆرەکان ئەو ناکۆکێلنەوە لایەنە سیاسەکانە هەیە بۆ تای بێت بەشکم هەندێک لەم قەیرانانە بەرەو چارەسەر بڕوان ناکەم حیزبانی تریچیان پێکرێ لەبەر ئەوەی توانیان کردیان هیچ سەری نەگێ بەدەنگان بە خۆ پیشاندان هیچ سەری نەگێ محاڵ کی ئەتوانێت مۆزە چارەسەر بکەن ساوەڵی نازانم پێدەوە ئەو نەمان قسە کردووە نەمان چاوپێکەوتن کردو کووە کەس گوێگرێ کەس گوێ ناگرێت وڵی باوەڕ ناکەم کەسە بێ گوێگرێت ناوەڵا کەس تێنێکەوە حیزبەکان بەتایبەت حیزب دەسەڵاتدارەکان ئەوانەی کە شتیان بەدەستە و شتیان پێکرێت لەم حملەی هەڵبژاردنانە زۆربەی بانگەشەوەی کرد کە خزمەتی هاوڵاتیەکان بەڵام وەکو تۆڵی سە گوێ ناگرێت بۆچی وعدانە دەن و پێشانە وڵی خۆی خۆگەر بتەوێت سە بڵند حیزمان هەیە ڕاستەکەی کە دەرچم واکەم و نازانم وڵات وا چاکەم وا چی بووەکەم کەچی وای شمان نەبی نازان دەریش پێ دەورینە لە وڵاتە هیکوا تۆر حیزبێ وەرە حیزبێ دەرچە لە وڵاتە دەوری هەیە هیچ دەوری نیە زانین لە هەموو شوێنێک ئەو کەسەی کەشتی بەدەستا توانە ئیش بکات ئێستا شت بە دەستەکانی ئەم وڵاتە بۆ 4 ساڵە باج بە هاوڵاتیانە دەن 4 ساڵە هاوڵاتی باجی ئەم هەموو قەیرانەدا ئەگەڵەنگە خزم و کەس و کارەکەی خۆیان ئەمەدا بەڕێی من ناقی خۆمانە بەمان لێ هیچ تۆ هەموو شەید و هەموو دامای حکوومەتی عێراقی و چیان پێ نەکردی دەربەدەر و ماڵستان پێناو چیاوات لەبێت هەڵبەتە زۆرێک لەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان دەنگداری ئەوانیشن چەکداری ئەوان موشەخۆری ئەوان بەڵامە بینین هەر هەمان ئەو حکوومەتە هاتەوە سزای و هاوڵاتیانەدا خۆم کەسانی خۆیان لێ گەڕێوانی لە بە ئەوە بسوێن بەڵام دەنگدەرەکانی خۆیان بۆ سزاد وڵای هەڵبەتە دەنگدەرەکانی خۆشیان گومانیان هەیە لە دەنگدەرەکانی خۆشیان بۆیە سزانیان ئای چۆن کێشیان هێرەوەڵە کە تۆ گومانی لە خۆوە بوو وانە گومانیان لە خۆیان هێنێەوە تاکید ئەوەندە سەڵاتیان نێ و پاریان پێێتی تەوارەوەی
وڵا بە هەموو حیزبەکان چاکەکەی شار خرە سەریان هەموو شتێک موچە چاکەن کارەبا چاکەن هەموو شتێک بە هەڵبژارنێکی پاک چارەسەر ئەوش ناکرێت ئەمە خۆشیان ویسیان نیە چاکیگانەگینا چاکردن و خراپکردنی ئەم مۆزڵە هەر لە دەست خۆیانە ئەگە مستحەتی میلەتیان بێت ئەتوان دانیشن و پێک بێنێتەوە ئەوەی دیموکراسیت بێت لە وڵاتی ئێمەیان نییە هەرێم کوردستان بە بارودۆخی چەق بەستواتی هەپەڕێ بەڕای تۆ چارەسەری ئەم وەزە بەکێکرێت چۆن چارەسەری مۆزڵە بە لایەنە سیاسیەکان و بەدەسەڵاتدارانەکرێت بە یەکگرتووی لایەنە سیاسیەکان و دەسەڵاتدارانەکرێت بۆ نایەنەوە یەک بگرن وەڵی یەکگرتنەکانەوە مەسلحەتی خۆیانتیانی ڕاستی و قسەی لای خۆیان وا لای هاوڵاتیانیش دەرکەوتووە تا چەندێ قسەی ڕاست من وەکو خۆم بڕام بۆ قسەیەنی حیزب دەسەڵاتدارەکان ئەوانەی کە شتیان بەدەستە و شتیان پێکرێت ئەم قاریانانە کە دروست بووە جگە لە با بڵێن هاوڵاتیانی کە دەنگدەری ئەوانین خۆ هاوڵاتەکانی خۆشیان موچەخۆرەکانی خۆیان با بڵێن چەکدارەکانی خۆشیان ئەوانی زەرمەند بوون بۆ یانەوە زەرر لە ئەمانیش بدەن وەڵی کەسی خۆیان هەیە ئەوان پاکیان ناگەوێت یعنی چەندەها کەسە ناسم ئامادەی تیا پەلاماری براکەی با لەسەر ئەو لایەنەی کە خۆی دڵی خۆی بێت و جمهوری ئەو لایەنەیە ترێ بێخوا بۆمان ڕێخ باشە بەڵام خۆخوای گەورە نەیکردو بە عادەت هەمیشە تەداخلی ژیانی مرۆڤەکان بکە ئەبێ مرۆڤەکان خۆیان بیکەن ئەبێ ئێستا لەسەر هاوڵاتیان چی پێویستە لەسەر حکوومەت لەسەر حیزبەکان چی پێویستە بکرێت وڵابێ هەموو شتێکمان بۆ بکرێ ژیانێکی زۆر ناخۆشمانەیە گەرمایە میلەت باشە بۆچی کارەبا نادەنە هاوڵات وڵا بڵێم چی خوا نەزانم پێت وایە ماڵە مەسوولەکانیش هەمانم کێشانیان هەبێ کە من و تۆوەکو هاوڵاتی هەمان نەوەڵە ئەوان نیانەوە گێمە ئەوان بۆ خوان تەسەل و هەیانە و خوانەی بڕێ بۆچی ئەوەنە ئازاری هاوڵاتیەکان نەدەن لە کاتێکدا هاوڵاتی دەنگدەری ئەوانە ڕەنگە لە خزم و کەسوکاری ئەو مەسوولانەش بن ئەرێ وەڵا وایە بە قوربانە بۆ چارەسەری جا وەڵا بڵێم چی بێ خوا چارەسەریان هاوڵاتیان بەبێ جیاوازی هەمویان زەرمەندی یەکەم بوون لەم قەیرانانەی کە بەرەوکی هەرێمی گرتووە و 4 ساڵە بەدەستیەوە ناڵێن زۆرێک لە هاوڵاتیان ڕەنگە پێشمەرگە بن ڕەنگە موچەخۆر بن ڕەنگە دەنگدەری ئەو حیزبانە بن کە دەسەڵاتدارن لە حکوومەتی هەرێما بەڵام هەمان ئەو کەسانەی زەرمەند بوون بۆیە هاوڵاتیان داواکەن ئەم قەیرانانە تۆزێک لەسەریان سوور بکرێت ئەویش بە یەکگرتنی لایەنەکان بە نزیکبوونەوە و تەنەزولکردن بۆ یەکتری تۆزێک قەیرانەکان ئاهوانتر بکرێتەوە و هاوڵاتی تۆزێک بحەسێتەوە هاوڵاتی زیاتر ئەدوێنین بزانین ئەوان ڕایان چیە و چیمان پێڵێن فەرمونون بە هەموو حیزبەکان چاکەکەی شار خرە سەریان هەموو شتێک موچە چاکەن کارەبا چاکەن هەموو شتێک بە هەڵبژارنێکی پاک چارەسەر ئەوش ناکرێت ئەمە خۆشیان ویسیان نیە چاکیگانەگینا چاکردن و خراپکردنی ئەم مۆزڵە هەر لە دەست خۆیانە ئەگە مستحەتی میلەتیان بێت ئەتوان دانیشن و پێک بێنێتەوە ئەوەی دیموکراسیت بێت لە وڵاتی ئێمەیان نییە ئەم هەموو کێشانە هەیە لەگەڵەوەشە هێشتا لایەنەکان کێشیان هەیە بەڕای تۆ چارەسەری مۆزە ئێستا بەکی ئەکرێت وڵی چارەسەری ئێستا نەبەخت بەزەوەیە چۆنڵی خەڵکەکە هەڵسێ لەم حکوومەتە حکومەکە هیچی نماوە یعنی هیچ چارێکی نییە بڵێ بۆ ئەمینە بیکەم ئەجەوە تا نیوە هەڵەسێ نیوە ناچەوە تا خۆی حەفەی شوباتمان بینی و خەڵکە چی کرد کەواتە بۆ خەڵگە میشە گلەیەکە ئاڵێ من ژیانم ناخۆشە ژیانم ناڕۆ کاکەوەی نیوە هەیە کاکە مەعاشخۆرە نیوە بەسراوەتە و چۆنڵێ وەکوین مەعاشخۆرە و لەگەڵ حکوومەتەکەیە لە 2011ش خۆپیشاندانی زۆر کرا و کۆمەڵی کەس شەهید بوون بەڵام ئێستا خۆپیشاندان بگرێتەوە و خەڵکێک شەهید بێ ئەڵێنەوەڵا ئەوە ئەوان بوونەتە هۆکاری کوژرانی ئەو کەسان ئەیوارە وڵاوە زۆربەی حیزبەکانمان بینی کاتی خۆپیشاندانە کە خەڵک کوژراوتیان ئاژاوە گێڕن و نازانم ئەوە چی و وڵی نازانێت سەبێ وڵای حلەبێ هەمووی یەک گرتو بێ یعنی هەمووی یەک دەستە و ئەرەوەڵا بێ یەکگرتنی هەر پێنج لایەنەکە ئەسەی درەم حیزبانی تراتووە بۆ نموناو پەیمانی و حیزبانی ترە بێ هەموو یەک و یەک پێت وایم قەیرانە خۆیان دروستیان کردووە و تا یەک بگرن توان چال سیاسەکە خۆیان دروستیان کردەوە هەمووی لە ڕقی ئەو لە ڕقی ئەو زۆرێک لە هاوڵاتیان موچەخۆری
ئەو حیزب دەسەڵاتدارەکانن چەکداری ئەوان خۆ ئەمانش زەرمەندی ئەم قەیرانە بوون بۆ زەرر لە ئەمانەدا أخذ ئەدەیتە بە عام یعنی شتەکە بۆتە عام بەیسی زیاتر فەرمانبەرەکان زەرمەند بوون نەک بڵێنی جەماعەتی خۆیان وڵای لە ڕاستەیە لەم دۆخی ئێستا هەمووی کەوتۆتەوە دەست لایەنە سیاسەکە لایەنە سیاسەکانیش بەڵێ بەگومە ئەوانیش هەندێکیان باشن و هەندێکیان خراپ ئەوەی کە مەبەستیان بێت ئەوەی کە لە دەسەڵاتایەتی مەبەستی نییە ئەم دۆخە چاک بێت مەبەستیان نییە ئەم دۆخە بەڵام لایەنەکانی دەسەڵات دەڵێن ئەم دۆخە قەیرانی داراییە بەدەست ئێمە نییە کارەبایە دۆدی زۆری لەسەر بۆی وای لاتەوە ئاوە بەدەست ئێمە نییە ینی بەڕای تۆ ئەمانە خۆیان دروستیان کردووە فعلا قەیرانەکە بوونی نەخێ بێگومان فعلەن بوونی نییە بە هیچ شێوەیەک بەڵام خۆیان دروستیان کردووە خۆیان سوود دەبینن لەو قەیرانەیە کە هەیە ئێستا چۆن بۆ خۆیان لە ڕووی مادیۆ ئێستا لە جاران و لە ساڵان کە ئەڵێن قەیران و پێش قەیران لە پێش قەیران بارە زۆرترە بەڵام زای هاوڵاتی ئەدەن خۆم هاوڵاتی بڕێکی زۆری دەنگدەری ئەوان بەڵێ دەنگدەری ئەوانە بەڵام ئەوان حساب بۆ دەنگدەر ناکەن دەنگدەن و دەنگدەر لێرە هیچ مانایەکی نییە و هیچ نرخێکی نییە لە لای ئەوان وڵای بە هەمووان بێکێک دووسە بە هەموو حیزبەکانە بێ وڵای بە ڕێکەوتنکە لە منەکە لەناو یەکە ئاشتاوایکەن دەستی ئاشتی بۆ هەموو لای یەکتری دێشکەن بیکەن 4 ساڵە هاوڵاتی باجی ئەم قەیرانانە دەن بۆ هەتا ئێستا نایانوێ ئەم قەیرانە چارەسەرکەن و هاوڵاتی تۆزێ بحەسێت وڵای لە قەز نانێ بەزانێ و خەڵکە عەزە هەر کەس ئەڵێ ئەو خەیۆ هەر کەس بۆ خۆی هەر کەسێ بۆ حیزبی خۆی ڕاکێشێ و تابەز دەوێت حیزبەکان هەمیشە بە تایبەتی دەسەڵاتدارەکان ئەوانی کەشتیان بەدەست بانگەشەیەوەکەن بۆ خزمەتی میلە دروست بوون و بە تایبەتی لە هەڵبژاردنیشە وا بانگەشیانە کرد کە ژیانی میلەتەوەکو بەهەشت لێەکەن بۆ ئێستا ئاوایە ئەیکا ئەی کردوێتی نەفەرەکانی خۆی ئەکا حیاتم ئی هەر کەسە دار و دەستەی خۆیەکە ئەم باڵا دەستەکان هەر کەسە بۆ ئەندامان لە گرانی خۆی بۆی کردو بەهشتیان زۆرێک لە ئەو خەڵکیش ڕەنگە دەنگدەری دەسەڵات بێ و موچەشی نادرێتی کێشەی ئاویشی هەیە کێشەی کارەبایشی هەیە هەموو ئەم کێشانیشی بۆ هەیە و دەنگدەری ئەویش ئەوەش شەواشەکاری لێکرد بە دوو قسەی خۆش یەکەم جار هەر لە کاتی هەڵبژانەکان نەختە پاری بۆ نێر یان دەمانچەیەکی شتێکی هێنێ حڵی خەڵەتەن تا دەنگەکەی پێنجایش وەلیەکەن و بڕۆ بەخێرا هاوڵاتی خۆشی خەتابارە لە مەزە زۆریش زۆریش هەر زۆر زیاد لە حەد با نەچێ دەنگا بایکۆتیکە بایکی نەچی دەنگ بە بچی دەنگ لە ئێرانی هەمان کێشەی لە هاوڵاتیان هەیە بۆ نمونێسە لێرە کێشەی کارەبا هەیە کێشەی ئاو هەیە کێشەی غاز هەیە خاسە ئێران هەرچەند هەرچی شتمانە گرانە وەرێ لە مەسەڵەن بازی شتکەریەوە خاسە بە نافە سەر ڕای ئەوەش کە ئەڵێن بۆ کوردەکان خراپە هەموو شتانی دابین کردو بۆ ینی شارە کوردیەکانیش بەڵێ ئەرێ وەڵی تر ئێران ئاوازە بۆ هەموو چەندێک هاتوونەتەوە بۆ هەرێمی کوردستان من وەڵا ئەلان بەنازێ 5 ساڵ لێرە زواژم کردەوە بەختەوەر بن ئەو کێشایی کارەبایی کە لێرە هەیە هەستان بە ناڕەحەتی کردو بەراو بە شوێن چۆن من ئاخۆم عادەتم بێ نەکرگە بەڵێ ئەرێ وەڵا بە نەزە منەشی قانونێک ئێرەیشی زورسی قانونیشێ کەمێ خاستر بێ نسبەت بە ئاو بەرخ بۆمانە وەک ئێران بێت درستە هەرچی شتێکرانە وەێ ئەگەر ئاو بەرخ و کارەبا و شتەکەی شتێک خاستکە فرە خاسترا ئەگە مەسلحەتی میلەتیان بێت ئەتوان دانیشن و پێک بێنێتەوە بەڕای تۆ بەرپرسی یەکەم ئەبێ کێ بێ دەست پێشخەری بکە و ئەم ئاشتەوایی کە تۆ باسیەکەی ئەم ئاشتەوای دەست پێ ئەبێ ئەوانە بەرپرسی یەکەم من کە زۆرینیان هەیە ئەبێ ئەوانە بەڵێ دەست پێشخەریکەن بۆ حیزبە چکۆکان ئەم برا گەورانە با بڵێ حیزبە گەورانە وەکو تۆ ئەڵی بۆ ئەمە ناکەن خۆم هاوڵاتیانە هەمووی هاوڵاتی و دەنگدەری ئەوانن هەمووی کەسوکاری ئەوانن بۆ نایانوێ ئەو دەست پێشخەرێ بکەن ئەو تەنەزولە بکەن بۆ ئەوی بتوانن جۆرە لە جۆرەکان هەندێک چارەسەر بێمەوە جا ئەگەر لە نەوەیەک ئەویان کردای و میلەتراوی بەسەر ناها ئەخر نایکەن بۆی میلە داوای بەسەر هاتوو ئەوان خۆ بە مەسلحەتی خۆیان مەسلحەتی میلەتیان ناوێت چارەسەرگە هەرەوە هیچی کە نییە ئەبێ بیکەن هەرەوەیە ئەگەر نەیشیکان ئێستا هاوڵاتی وەکو ئێستا بینین ئەو باجەکەیەدا بەڵێ دێ هەروە بووە هەر هاوڵاتی باجەکەی یاوە هەدایمە هەروە ئەوانە و بەرزیبانان بۆی دەرەچن بە هاوڵاتی باجەکەی لەنەوەی نزیکەی 26 ساڵ هاوڵاتی چەندین هەڵبژارنی هاتوۆتە پێش بۆ هاوڵاتی نەیتوانیوە ئەویش ئەوە کوچەکێک بەکار بێنە بەرامبەری ئەو سزای بدا هاوڵاتەکان مستحقین بخۆما کۆمال لێت هەڵبەت مستحقین ئەگە دەنگیان نینێ ئەوان جاوان بەسری مەدایان ئێمە خۆمان دەنگیان نینێ هەر خۆمان وتمان دەنگ ناین لە 12 نیوەڕۆی خۆمان چون دەنگمانیەوە هەڵبەت شانسیان هەیە ئەگەر شانسیان هەبێ خەڵکیش ناچێت دەنگیان بات بە هەموو حیزبەکان چاکەکەی شار خرە سەریان هەموو شتێک
موچە چاکەن کارەبا چاکەن هەموو شێک بە هەڵبژارنێکی پاک چارەسەر ئەوش ناکرێت ئەمە خۆشیان ویسیان نیە چاکیگانەگینا چاکردن و خراپکردنی ئەم مۆزڵە هەر لە دەست خۆیانە ئەگە مستحەتی میلەتیان بێت ئەتوان دانیشن و پێک بێنێتەوە ئەوەی دیموکراسیت بێت لە وڵاتی ئێمەیان نییە خوامانێ گینا هیچمان نییە باشە بەڵام خۆخوای گەورەی کردو بە عادەت تەداخل بکات و معجزە دروست بکات مرۆڤەکانی خۆی دروست کردو و عەقڵی پێداوە بەڵێ ئاخر ئەقڵ لە وڵاتیان نەماوە لەبەر ئەوەی کە حکوومەتەکەمان مەخسەم حکوومەتەکەمانە بەس ئەقلیان پاراوە بڕێ زیە بڕێ هیچی تر ناوڕێ میلەت بەش دوعایەوەکە کە چا ببن دەنگیان پێ نێن باشە بەڵام تۆزانی دوعاکردنیش ئەبێ ئیلا مرۆڤەکە خۆی بجوڵێت تاوەکو خوای گەورە بەرەکەت بخاتە ئیشەکەیەوە ینی هاوڵاتی بەس دانیشێت و دوعا بکە وەزعەکە ئاڕوات خوای گەورە لەگەڵ زاڵمان نییە لەگەڵ فەقیرایە لەگەڵ دەوڵەمەندان نییە وەکو بڵێ دەوڵەمەندێکی کە لە خۆی بغرابێ لەگەڵ فەقیرایە خۆی پێخەمەنی خوا سەڵاسەم کە خوای گەورە لەگەڵ قوڕیشەکانە دەوڵەمەند و خوای گەورە پێی فەرموو لەگەڵیانە کۆمە بەرەوە چارەسەریان نییە ئەوان چارەی فەقیریان خۆش ناوێ هاوڵاتیانە هەمووی دەنگدەری ئەوانن چەکداری ئەوان کە سوکاری هیچیان قاین هەمی حیزب حزبێنێ و هیچ چارین خۆمانە ئەو حیزبانش هەر هاوڵاتی ئەوان و ئەندامەکانی هێرەمی میلەتەن یعنی ئەو هەموو فەرمانبەرە کە موچەی نادرێتێ دەنگدەری زۆرینەی دەسەڵاتدارەکانن بۆچی سزایەوانیشەدەن بۆچی سزای چەکدارەکانەدەن تر ژیان وا هاتووە ڕۆ ینی بۆ منە پێشمەرگە ئاسایش خۆمانە سەر بە حیزب دەسەڵاتدارەکان خۆ موچەی ئەمانیش نادەن بۆ ئەیانێ سزای ئەمانیش بوو وڵای ئەوە خۆیان نەزان نازان ئەم دوو حیزبە سەرەکیە زۆربەی دەنگدەرەکانی هێرمی کوردستانی هی ئەوانن بۆ ئەیانوێ ئەم دەنگدەرانی خۆیان باج بدەن ینی بۆ ئەمان ناڕەحەتەکەن دەنگدەران نییە براکەم ئەوە دەنگدان نییە ئەوە هەمووی ساختەکاریە تا ئێستا من بەم پەنجەیە نەمکردووە بەو مرەکە بەشینە ناشیکەم معناوە دەنگەکەی منیش خۆی ئیمزاکە و خۆی بۆ خۆی بردووە چارەسەر خوای گەورێ چارەسەر لە ئەمانە نییە قەت بەمانە چاک ناکرێت ئەم وڵاتە ئەرکی میلەت چییە بەڕای تۆ میلەت چی بکە میلەت چی بکە وڵای میلەتە قوربەسەری خۆی بکە و سەرما و گەرما لێ بە بێت و بڕوا بێکار و کەسابەت بێ بچی میلەت چی پێکری ئەمە ئەو هەموو جێش و جاشەمان هەبوو ئەم هەموو پێشمەرگەمان هەبوو لە ناو کەرکووکە بە یەک لەحزە چۆڵیان کرد و هاتن ئێستا تۆ تێ کابرا ئەڵێ دەنگم بێوە ئەبم بە پەرلەمانکار چم مافی کوردی بۆ وەرەگرم کورە بە مافی کورد بە چەک وەرنەگیرا لە کەرکووکە تازە بە قسە وەرەگیرێ بە هەموو حیزبەکان چاکەکەی شار بخەرە سەریان هەموو شتێک موچە چاکەن کارەبا چاکەن هەموو شتێک بە هەڵبژارنێکی پاک چارەسەر ئەوش ناکرێت ئەمە خۆشیان ویسیان نیە چاکیگانەگینا چاکردن و خراپکردنی ئەم مۆزڵە هەر لە دەست خۆیانە ئەگە مستحەتی میلەتیان بێت ئەتوان دانیشن و پێک بێنێتەوە ئەوەی دیموکراسیت بێت لە وڵاتی ئێمەیان نییە باشە بۆ تا ئێستا هەوڵ نادەن چارەسەری بکەن خۆ ئەم هەر ئەم میلەتەیە دەنگ بە ئەوانەدا ئەندامەکان یە میلەتەی ئەوان ئەم لایەنە هەر یەکوش سەر بە جهێتێکە یەکێ سەر بە ئێرانە یەکێ سەر بە تورکیا یەکێ سەر بە ئەمریکایە یەکێ سەر بە سعودیە یەکێ سەر بە بەغایە سەیرەکەی ئەم حیزبانە هەمویان لینەکەن سەیرەکەی بەدزیوە ئەوە ڕا بۆ بەغا قسەی خۆیەکە ئەوە ڕا بۆ شوێنێکیکە قسەی خۆیەکە وایەن نە ڕاستەیان نە باشە بەڕای تۆ چی بکرێ باشە ینی ئەم مۆزە ئەو خیانە لە یەکتری نەکەن بەوە نەبێ هیچ چارەسەرێکی نییە مەگە خوا چاکی کات ئەمی کوردستانیش بینیمان 2011 خۆپیشاندانی گەورە کرا بەڵام بینیمان چەندین گەنجیشان شەهید کرد و چار هەولێرە حیزبەکان کۆمەڵ یەکگرتو هاوپەیمانی گۆڕان بێنە سەر خەت بە لە بێنە سەرکە خەڵک زۆر هیلاک زۆر بێزارە لە بێ کارەبایەوە کارەبا بەرەو مووس و بەرەو جنوب بە ڕای شارەکانیم خەڵک زۆر بێزارە لە مۆسعە زۆر بێتاقەتە خەڵک دەچیت بەم سەفەرە سا چوو بۆ دەنگان ئەم انتخابات دەبێتەوە 25 ناچی خۆیان سۆگەریان کردم ڕۆین سایتێکم خوێنەوەڵێ لە سەیە هەردووچیان 45 بە 45 تەواو کردووە کورسیەکانی پەرلەمان ئەوە کاتە ئەوەش تەواو بێ پەرلەمانەکەش تەواو دێگەی حەلەکە گەنجێک مقابلم کردووە 100 جار لێدوانم هەیە ئەرشیڤەیە حل بەسەوەیە سەرکردەکان بێن پێشەوی بکەن کاک
خوا ناتوان وەکو سووریا بێن قەتڵ ئامکەن کاک وا سەیان کوژ و سەیان کوش چیەکەن هەرەوەی ئەی دوای چیەک 500 ڕۆژ لەم ئێستا لەم زوروپیا 20 ڕۆژ شاریان خەل سەر زانە هەموو موچەکە چا ناکەن تۆی بۆ من خۆپشاندان بە سعات نابێ بە کاتی نیێڕۆ داوامی مەکتب نییە و لێرە لە بەردەکی سەرابێ لەوێ خەڵک پێ بکەنێ ئەو گاڵ ئەو پێ بکە ئیزابێک سەرتاسەری تەواو کۆتایی پێ بێ بینین خەڵک وەکو پێویست وەکو تۆڵی نیان بۆ خۆپشاندان دیێن ساعتێک و گەرمیانە بێ با لەسەر تەلەڤیزیۆن قسە نەکەن شان نەبن بە قارەمانی سەر ئەنتەرنێت بە موبایلەوە ئاو بکەن بن بە قارەمانی فەیسبوک یەک جار کۆتایی بێ بێت بۆ خەڵکی لاگە کاگە نەکارەبایە ناوەوەکەی هەژیانی تیانەما خۆشی تیانەما ئەوەش وەسعی ئەوروپا خەڵک ناردنەوە و ناژێری بڕۆی بۆ چی بکەی لێ و وەسی ئێوە خراپ وێرە نازانی پەنا بۆ شۆبەری تەسەوەر ناکەم هەر خۆشیان ویسیانە چاگیگانەگینا چاکردن و خراپکردنی ئەم مۆزڵە هەر لە دەست خۆیانە ئەم قەیرانە بەڵێ ئارە وڵات دروستکراوە بیشانەوە ئێستا توان چارەسەری بکەن بەدڵنیاییەوە مەسلحەتی خۆیانتیانە ئەو پارەی یا بە خەڵقی خاتە گیرفانی خۆیەوە ئەینای بۆ پێشتر 3 ساڵ 4 ساڵ لەمە پێش موچەوەکو خۆی دراوە زۆر باش بوو ئەوە تاوە بازاڕەکەی تیکەی بینی لە جومعە زۆر یعنی قەرەباڵخە هیچ پێوە دیار نیە ئەمڕۆ زۆر کەسی هەر پێوە نەبوو توان بڵێم هیچ نافرۆشە لە بازاڕە ئەوە تا بەقاڵە شتێنێ 3 ڕۆژیگەەوە هەنجێری ساغ نەبێتەوە بێ فڕەیە ئارە وەڵام ترە بێت ئەمڕۆ دایشکانەوە باسە ئەی بۆچی هاوڵاتی ناتوانێت سزای ئەوان بدا لە کاتێکە ئەوان بە بەردەوامی سزای هاوڵاتی دەتوانێت بەستر ئاەنایە لێ خوات ئەو مەعاشی هەیە و بەبێ شتێ لە ماڵەوە دانیشتۆ مەعاش وەرەگرێت ئامادەی ئێوەشی تایە و دەنگی بۆ باگینات ئەتوانێت سزایان بات بەرژەوەندی هەیە هاوڵاتێکە بەرژەوەند لێ خوات بە هەموو حیزبەکان چاکەکەی شار خرە سەریان هەموو شتێک موچە چاکەن کارەبا چاکەن هەموو شتێک بە هەڵبژارنێکی پاک چارەسەر ئەوش ناکرێت ئەمە خۆشیان ویسیانە چاگیگانەگینا چاکردن و خراپکردنی ئەم مۆزڵە هەر لە دەست خۆیانە ئەگە مەسلحەتی میلەتیان بێت ئەتوان دانیشن و پێک بێنێتەوە ئەوەی دیموکراسیت بێت لە وڵاتی ئێمەیان نییە بەڕای تۆ خەڵک دەنگ دەدا ئەوان زەرەکە وەلای دەنگ بەی دەنگ نەی ئان وەک یەک وایە ئەبێ کەسێک وەی کە دێتە سەر حکوم ئەوەی کە دیە لە من لەوی باشترم ئەبێت چەکی پێ بێت وەلای ئەوەی کە چەکی پێ نەبێ هیچی پێ ناکرێت هیچ حیزبێک هیچ لایەن چەکیش هەمیشە کوڕی خەڵک شەی دەبێ کوڕی خەڵک کەمەندامە بێ ژیانی تێکەچێ ئەوی چارەسەر نییە ئەنی تۆ بە کوژدانی کوڕی خەڵک بێ ئازانی چۆنە ڕاستەکە من لەگەڵوانی کوڕی کەس بکوژرێ بەڵام کەس چەک و ئەسلحاکەی پێ بوو سامێکی کەی هەیە حسابێکی کەی بۆ کرێ بەڵام کەس چەکی بێ نەبێ وەلای وەکو بزماستەری داکتن و تاڵ زۆر بۆ وڵاتی ئێمە بەڵام بۆ زۆر شوێنی کە نا قەڵەم دیموکراسی بەس مرەکە قەڵەمی سەکاغی نووسنی هیچیکە بەس بەناوی مەسەلەی کە لە ناوی زلو دێ وێرە هیچ ڕاست نییە ئەوەی دیموکراسیت بێت لە وڵاتی ئێمەیان نییە حیزبەکان ناوی دیموکراسیان پێوەیە ناوی با بڵین ئەوەی کە بانگەشەی خزمەتکردنی میلەتەکەن ئەویان پێوە جاخە بۆ نایکە ماشێتی گەورە لە ستەی سەرۆ بینوسێ بەوە نابێ شەدەی پەیڕەوی کە پەیڕەویەکە نا قەت پەیڕەوی ناکە ئەگەر پەیڕەویکەدا هیچ خەڵکە ئاوای بەسەر نەیە منەتیان بە میلەت نییە ئەگە منەتیان بە میلەت هەبێت ئەوان ناکەن لەو میلەتە بەس منەتیان بە میلەت نییە هەم میلەت مەجبوری ئەوانە منەتیان بە میلەت نییە منەتیان بە میلەت بێت ئەوان پێش هەڵبژاردنەکە ینی عقوبەی خەڵکێن کارەبا ئابڕن ئاوا بڕن تێگەی ئەتەوەیە منەتیان بە میلەت نییە منەت هەر خۆی میلەت شوێنە لەکەوتوتەوە هیچی کە نییە تاثیری ژیانی تۆ لەسەر ئەم خەیرانانە چەندێک بووە چۆن وەکو کاسب معاشخۆرەکە ینی ئێمە زیادە کە کاسبین دوکاناری ئێمە زیاتر خەسارەتمەند بوون لە معاشخۆرەکە ماشخۆرەکە کرد ئەو کاکە پارەی وەرەگەر هەڵ ئێمە خرجە کرد ئەسی پارەوە ناگرێت بە چی خەرجی کات ئەس ئێمە کرێ دوکان ئەین کردوانەکە زۆر کەس کردوانەکەشی بۆ دەرنایە برا بەڕاستەکە ئەبەسەکە ئەو معاشەکەن وەکو خۆی بن کابرا بۆ چیتی پارەکە ئەچێ لە بازار خەرجەکە قەزیکارەوەیە ئینشاءالله خوای گەورە ئیسلاحیان کات خوای گەورە دڵێ نەرم کا بۆ میلەتە ئێمە هەرەوەمانە هیچ کەمان ناوێ ئێمە چمانەوە لە حکومەتە هیچمان ناوێ ئێمە یعنی ئەوە داوای ئێمە داوایەکەن وەڵی داوایەکە و کوشۆن مناڵێک داوای 250 لە باوکیەکە
چەند بەقابلێتە ناتوانێت بیاتێ یعنی میلەت داوای چیەکە داوای ئەو کارە باکە ئەبێ ئەو کارە ئەبێنە قورس بێت بۆ هیچ قورس نییە بە زمان منەت ئەمە میلەت نییە ئەگە منەت ئەمە میلەت بێ بەخوا ئەو کارە بە زۆر بەسیتە هەر زۆر ئاسانە وڵاتانی کە لە ڕووی ئابووریشە زۆر لە دوای هەرێمی کوردستانەوەن کێشەی کارەبایان هەر نییە لەخۆی منواڵێ نێماڵی وڵاتانەکە ئەسڵ هەنەوتیان نییە هەر ینی بەربوومیان نییە هەر زەراعیان هەیە نەولدان هەیە زۆر حاڵیان لە حاڵیمە باشترە ئەی بۆ ئێمە خێرە نەوتمان هەیە و بەربوومشمان هەیە و زەراعیشن و ئەو حاڵەکەمانە ئێستا بەربینە 150,000 چ ماخۆل لە 150,000 بەیستا سەرای ئەو هەموو نەوتەکە ئەو حاڵەکەمانە جا تو بۆچی وڵێ حاڵی کەرکووکە داماوەکان کە خوان لەسەر بەحری نەوتن بەتەوە خۆش لە حاڵی ئێمە باشتر نییە حاڵی ئەوانش هیوای داوا لە خۆی گەورە ئەگەن خۆی گەورە ئیسلاحی ئەوانش کات تێگەی بێ خێر و بەرەکەت ینی لای لەو میلەتە بکەنەوە بەخوای گەورە ئاسانە وەسعەکە چاکە ئەم وەسعە بگۆڕێت ئەبێ دوعا بۆ ئەوانکەین نەک دوعا بۆ خۆمان دوعا بۆ ئەوانکەن کە خوای گەورە چاکیانکە نەوەکو لەسەرم وەسعە بمێننەوانێک کە دزی بکەن ئەوان بەس خەڵیان لای دزیە خەڵیان لای نەود ئەودیوکردنە خەڵیان لای فەقیرنە ئەگەر خەڵیان لای ئەوە بواە لایەکان لەو فەقیرا کرد تۆ پێشمەرگانێک کە هەن بۆچی کە ئێستا ئیشیان پێیانە ئیشیاوان پێیان بچێتە خوارەوە بۆ شەڕەکە بۆچی یەکەم وەزارەت مەعاشانێنێ ئەی بۆ پێش ئەم مانگەی پێشوو کە هیچ ئیشیان پێیان نەبوو بۆچی لە ئاخر وەزارەتە ناویان هاتەوە خەڵک ئەبێ ئاقلی پێ وەزارەتی پەروەردەش بە هەمان شێوەیە هێشتا ناوی نییە لە ناو وەزارەتەکانە کە موچۆر ئەوەی ئێستا مەکتەب نییە دەوام نییە هیچی شوکارێکیان پێیان نییە گاڵتەکردنە باقلی میلەت حکومەت ناخاتە بەرێک و میلەتیش بۆ بەرەیەکی تری عنی بۆ ئەوی تۆڵەی خۆی لێ بکاتەوە لەو کاتە پێویست حکومەتوان لە خۆیان وانەوێ نیانی چی کە ئەو ئەڵێ ئێمە کورسێک بین هەر خۆمانی نەشوێن هەر خۆمانی یعنی هەر خۆیان دەباڵە دەستن کەس نامان گۆڕە ئیلا بێ خوا بیان گۆڕە ئەگەر دەنگیان پێ نێن ئەوان هەر دزیەکەن ئیتر لەگەڵ خۆ دوعات کردووە ئەم دەسەڵاتداران چاک وەزعەمان بۆ چاکە ئەو زاڵمانەمان بۆ لەناوبەرێ خوای گەورە خوای گەورە لەگەڵ زاڵمانیە لەگەڵ فەقیرە هاوڵاتیان زۆر بێئومێدن لەمانەی کە ئێستا دەسەڵاتیان بەدەستە بە زۆرێک کە هیچ ومێدێکیان نییە لەوەی ئەمانە بتوان دەسەڵات چاک بن بۆیە هەندێکیان دوعای وایە نەکرد یا خوای گەورەمانە چاکە یاخود پاکیان کاتەوە و ئەو تەداخل بکات لە ژیانیان چونکە ئومێدیان بڕاوە لەوەی ئەم دەسەڵاتدارانە بتوان وەزەکە چاک بکەن هەندێکی تریشیان داواکار بوون کە یەکگرتنی ئەم لایەنانە ئەتوانێت هەندێک لەم کێشانە چارەسەر بکات چونکە قەنەعەتیان وابوو ئەم قەیرانانە بەشێکی زۆریان دروستکراون لە پێناو ئەو کێشانی کە نێوان لایەنە سیاسیەکانایە هاوڵاتی باجەکەی داوە بۆیە هیوادار بوون کەم وەزا وەکو خۆی نەمێنێت و چارەسەرێ بکرێ و هاوڵاتی بتوانێت تۆزێک بحەسیێتەوە هایم تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی سەر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ